بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چاقبەستووی دۆخی سیاسی هەرێم و ئایندەی دۆخی هەرێمی کوردستان و ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی شاری سلێمانی لێکەوتەکانی لەسەر سلێمانی لەسەر هەرێمی کوردستان لەسەر پەیوەندی پارتی و یەکێتی هەروە باز لە دواکەوتنی پێکێنانی حکوومەت و نەبوونی پەرلەمان و ئایندەی پەیوەندیەکانی هەرێمیش لەگەڵ بەغداد دەکەین ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵادنی پەرلەمانتاری پێشووتری کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر و سوپاسیان بە سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانین لەسەر ڕووداوەکانی سلێمانی لە 22 ئاب ڕووداوی هێرشکردنە سەر لالەزار هەبوو. ئەم ڕووداوە چۆن دەبینن و لێکەوتەکانی لەسەر سلێمانی لەسەر دۆخی هەرێم چی دەبێت؟ بنای خۆی گەورە و میهرەبان، من لە وتارێکشا ئاماژەم بەوە دابوو کە شەوی 21 لەسەر 22 هەشتی 2025 شەوێکی زۆر پڕکارەسات بوو لە بیر نەکراوە بۆ مێژووی سلێمانی. ڕاستی ئەمە لە مێژووە شەڕی ناو خۆمان بووە، کارەساتی لەوە قورسترمان بووە، بەڵام بۆ ئەمە زۆر ئازارەکەی قورستر بوو. یەکەم پند و عیبرەتمان وەرنەگرتووە لەو هەموو دابەش بوون و ناتەبایی و ناکۆکی و شەڕی براکوژی و ناوخۆیە بە فۆرمێکی تر دووبارەمان کردەوە. دووەم ئەو دیمەنانە کە بە سۆشیال میدیا دیمەنی گرتنی چەکدارەکان، دیلەکان، هەندێک قسە و باز کە ئەمە هەمووی ناکۆک بوو لەگەڵ پرەنسیپەکانی مافی مرۆڤ، مەدەنی بوون، گەلێک کە میلەتێک و هێزە سیاسیەکانیشی هەمویان بەرچنگ و کەڵبە و نینۆکی ڕژێمەیەک لە دوای یەکەکان کەوتون و ناسۆریان چەشتووە تۆ بێ لەگەڵ هاوزمانێکی خۆت ئەمە دووبارە بکەیتەوانێ. سێمینیانەوە بوو کە ڕێگاچاری تر هەبوو، ئەنی تۆ ئەتوانی هەر ئەمەی ئێستا بە ڕێگاچارەیەکی تر بێ ڕژانی خوێن ئەتوانی پێی بگەی کە بەڕای من ینی لەمەشا لە ڕاستیانی کە پشتی سەرەکی بەردەسەڵاتەکەوێ کە سەرۆکایەتی هەرێم حکوومەت کە ئەوان بە فەرمی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانن وەلایەنی جێبەجێکارن ڕۆڵیان نەبینی وەکو دامەزراو دام و دەستگاکان. دووەم حیزبەکان، سێمینیشان کۆمەڵگا بە گشتی کەسایەتیەکان کە چونکە لە ئێوارەکەوە ئەم جوم و جۆڵانە هەست پێ ئەکرا. پاساوەکان هەرچیەک بووبن، پاساوەکان هەرچیەک بن لە ڕاستیە ئەوایە ڕێگری بکرایە. ئومێدەوارین دەرسمان لێ وەرگرتی بێ بۆ داهاتوو کە ئەمە لێرەیە کۆتایی پێبێ و ئەم ناکۆکی و ناتەباییە سنوورێکی بۆ دابنرێ. خاڵێکی ترەوەیە کە زۆر زۆر گرنگە، ئایا ئەم ڕووداوانەی لالەزار خەباتی مەدەنی کۆتایی پێهات؟ ینی ئەم قسەیا کرێ ئێستا بەڕای من نەخێر، ینی نەک ئێمە نابێ بڵین خەباتی مەدەنی ئاشتی خوازی، بەڵکووە بێ ئەو نەغمەیە تۆخترکەینەوانێ، ئەو دەنگ و ئاوەزە تۆخترکەینەوە کە ئەوە ئەگەر ئێمە کۆمەڵگەیەکی مەدەنیمان هەبوایە، ئەگەر چەک بەدەست حیزبەوە نەبوایە بەدەست حکوومەتەوە بوایە، ئەگەر بەهاتایە و ئێمە لە 34 ساڵی ڕابردوودا بمانتوانی باە سوپایەکی یەکگرتووی نیشتیمانیمان هەبوایە، ئەم ڕووداوانە ڕویان نەدەدا. بۆیە ینی نەک خەباتی مەدەنی کۆتایی نەهاتوە، بەڵکو ئەم ڕووداوە بێ ئەومان پێ بڵێ کە ئەبێ سوورتر بین، مکڕتر بین و شێلجیلتر بین لەوەی کە چارەسەر بۆ دەردەکانی ئێمە تەنها بریتە لە شێوازە ئاشتی خوازانەکە، شێوازە مەدەنیانەکە. هەرچەنە ئەمە ڕێگەیەکی زۆر توولانی و دوور و درێژە، پش و درێژی ئەوێ، سەبری ئەیوبی ئەوێ، بەڵام ئاکامی هەیە و نەتیجەی هەیە. مێژوو دووبارە ناکەینەوە بۆ خۆمان کە لە ئەحمەدی خانیەوە هەتاوەکو شێرکۆ بێکەس و فایق بێکەس، هەتاوەکو عەبدوڵڵا پەشێ و ئێمە هەر خۆزگە بە لە حاجی قادرەوە تاوەکو ئێستا هەر خۆز کەی ئەمە بین بە یەک، کەی ئەم ناتەبای و دووبەرەکی و پەرتەوازێ واز لێ هەنین. ئەمە بژادە ڕاستەقینەکەی بە تایبەتی بۆ گەلێکی وەکو ئێمە. بەڵێ بەس بڵێن یەکێتیش قسەی خۆی هەیە، دەڵێ ویسیانە ئاسایش سلێمانی تێک بدەن
کودەتا بکەن سەرۆکیەکێتی تیرۆرکەن ئێمە لەو ڕووداوانە بڵێ ئەمە نەجەنابەت نە من و نە هیچ کەسێکی تر ئێمە بێ بە مەبدەع قانونیەکە مامەڵە بکەین المتهم بەریء حتى تثبت إدانته کەسمان نابێت پێش ڕووداوەکانی دادگا بکەوین ئەوە بێ ڕێچکەی قانونی و لێکۆڵینەوەکان و دادگا لە داهاتوە ئەو پرسە یەکلایی دەکاتەوانێ بەڵام لە هەموو حاڵەتەکانە ینی ئەتوانرا مەسەدەن بۆ نمونە بە میکانیزمی تر هەم ئەم نەتیجەیە بێ هەموو ئەوانی کە نیازێکی وایان هەبووە بۆ نمونە ڕوبەڕووی دادگایان کردنایەتوانێت قۆڵبەستیان کردنایە بەڵام بێ ڕژانی خوێن بێ ئەو هەموو ئەوەی کە تۆ شارێک بە نائارامی بسپێری ئەو دەنگانی ئەو شەوە ئەو دیمەنانی ئەو شەوە بۆ شارێک بوو لە ڕاستیان نەک تەنها بۆ گروپێک بۆ هێزێکی دیاری کراوە چونکە هەموو خەڵک لە قەلەقیا بوو هەموو خەڵک لە ڕاستیانی ئازاری چەشتووە ئازاری وەرکەوتووە وا ئەزانم ینی ماوەیەکی زۆری شێوێت تاوکو ئەم برینەش ساڕێژە بێ ئێمە خۆمان برینمان کەم نەبوو لە ڕاستی ئەمەشی بێتە سەر ینی هەموو ئینشقاقات و ناکۆکی نێوان هێزە سیاسەکانی کوردستان لایانی کەم ئەو دابەشبوونەی لە 64ەوە هەیە ئەوە تا لە ئەخیریا سەرکردەکان لە کتێبەکان و لە بیرەوەرەکانی خوان پەشیمانن بڕۆ بەشێکی ئەو سەرکردانی کە بەشداری شەڕی ناوخۆی دوای ئاژ بەتاڵ بوون لە هەفتاکانەوە هەتا شەڕی ئەخیر شەڕکە نەوەتەکان بوو کە بە ئیتفاقی واشنتن کۆتایی پێهات هیچ هێزێکی سیاسی شانازی ناکا بۆ ڕابردووە هیچ هێزێکی سیاسی بەڵکو حەزەکە چاوی لێداخا دەی تۆ ناکرێت لە 2025 جارێکی تر پەنا بۆ بژاردەی چەک بەریتەوانێت جارێکی تر بۆ یەکلاکردنەوەی ململانیەکان یاخود بۆ ئەوەی کە گروپێک ئەوەی کەوەکو لە بانگەشەکەی هاتووە گروپێک یانی ئەمن و ئاسایشتێکن پێم وایە میکانیزمی تر زۆر بوو ئەکرا بە شێوازی تریش ئەم کێشەیە حەل بکرایە کە نەکرا بەداخەوە بەڵێ پێ دوێ مامۆستا ڕوودا کاریگەری دەبێت لەسەر جگە لە کوردستانە سەر پەیوەندی پارتی و یەکێتیش ینی یەکێتی پێی وا بێ پارتیش تێوەگلاوە چونکە باسی هەولێر دەکرێ و کارگەی درۆن لەوێ و کاریگەری دەبێت بە دڵنیاییەوە ئێستانی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی ساد و سڕە لەو ڕووداوە و خۆت ئەژزانی لە سەرەتایی شەڕەکەەوە میدیا و ڕاگەیاندنی هەردوو لە کەوتنەوێزەی یەکتری و تەرکیزێکی زۆر هەبوو لەسەر مەسەن لە میدیاکانی پارتیەوە لەسەر سلێمانی بە هەموو شێوەیە کەوای پیشاندن کە ئەمە پڕە لە نائارامی و جەنگ و کوشتار و کارەساتێکی گەورە واتە کێشەکانی نێوانیەکێتی و پارتی ئەوەنە زۆرە بەداخۆ ئەمەشی هاتوۆتە سەر بێجگەلەوەی کە جەنابەت دەزانی کە هەندێک کەسایەتی داواکراوە و پێیان وایە دەستی لەو ڕووداوانەدا هەبووە کە لە سنووری پارتیدایە ئەمانە بە هەموو جۆرەکان لە ڕاستیە بتەوە هەندێک ڕووداوی تر مەسەلەن بۆ نمونە بڕیار بۆ ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی بەشداری کۆنگرەی سۆشیال دیموکرات کە بڕیار و سەرۆکی هەرێم بێتە سلێمانی سەفەرەکەی هەڵەشایەوە ینی ئیلا ینی هۆکارێک نەبوو تۆ ینی چونکە ئەو بەرنامەی پێش لا لەزار پێم وایە بەرنامەدان ینی ئەم کۆنگرەی سۆشیال دیموکراتەکان هەبووە ئەمە دەمێکە ئامادەکاری بووە کریانی هەتا منێکێک ملوانی داوت کرابوون بەڵام بەوەی سەفەرێکەوە تم ناتوانم ینی هەفتەیەکم پێچێ لەبەرەوە ینی مەبەست لە چییە لە ڕاستیانی کە ئەمانە هەمووی لێکەوتەکانی ئەو ڕووداوە لە دوورمەوداش ئەمێنێتەوانێت چکە داواکراو هەیە لە هەولێر لێرە دانیشێ داواکراو هەیە لە هەولێر لە سلێمانی دانیشێ ئەمە هەمووی تەسیراتی ئەو درێژبوونەوەیە کە بەداخەوە 6 ساڵی ڕەبەقە جەستەی کۆمەڵگەی کوردەواری هەلا کردووە و بزافی ڕزگاری خوازی میلەتی کوردی دابش کردووە تەنانەت ئەم هەڵانی کە ئێستا لە حکومڕانیە هەمانە لە ئەم فۆرمی ئیدارەدانەی هەرێم و پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا لەگەڵ دەوڵەتی هەرێمایەتەکان هەر هەمووی درێژکراوی ئەو دابەشبوونە مێژوویەیە و ئەو پەردبوونەیە کە هەیە کە تاوەکو ئێستا وەکوڵێ لە ڕاستیە لە بەرۆکمان نەبووتەوانێت درێژکراوی ئەو دۆخەیە کە تاوەکو ئێستا ڕنگدانەوەی هەیە تەنانەت لەسەر حکومڕانیەکەش بەناو حکوومەتێکی هەرێممان هەیە هێنا دوو قەڵەم ڕۆیمان هەیە و دوو زۆنیمان هەیە و دوو جۆر دنیابینیمان هەیە بۆ ئیدارەدان بەداخەوە
ماوسێ وەکو کۆمەڵێک نووسەر و سیاسی و پەرلەمانتەر مامێکشتان بڵاو کردبوو کە ئاراسەیە و پەیماناتان کردبوو داواتان کردبوو ئەو چەکانی کە لای پارتیوێکی تێلای هێزەکانی پارتیوێکی تێلیان وەربگیرێتەوە ئەمە بۆچی بوو یعنی و چەکانە بەکاردێنرێن و وڵاتانی ئەو پەیمانیش لیان ڕوون نییە کە ئێستا هێزەکان یەک نەخراونەوە جا بە هەموو جۆرەکانیانەوە کەوت چەکانیان لە ڕستێ بەڵێ یعنی هاوپەیمانان خۆیان لە لانی کەم لە دوای هاتنی داعشەوە خۆیان لە ناو مەیدانەکەیان تەمیلی پێشمەرگاکەن ئەو بڕەهاوکاری کە مانگانە دەدرێت بە لیوا هاوبەشەکان وەزارەتی پێشمەرگا تەجهیزی پێشمەرگاکەن واتە لە ڕووی چەک و پێداویستی لۆجستیەوانێ تەدریبی پێشمەرگاکەن یعنی مەشق و ڕاهێنانەکانیان پێەکەن واتە هەموو ئەمانە هاوپەیمانان لەسەر خەتن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا تەنانەت بەگوێی هاوپەیمانانیش ناکرێ ئەوان دەمێکە هاوارەکەن کە یەک هێزی نیشتیمانی هەبێ هەمووی لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگا بێەوە لەگەڵ جەنابتا لە چەندین بەرنامەیە ئێمە وەکو ئەندامانی وەزارەتی پێشمەرگا ئاماژەمان بەوە کردووە وەکو لیژنەی پێشمەرگە بەڵام ئاماژەمان بەوە کردووە کە بەداخەوە هاوپەیمانانیش بەمە وڵە نیگەرانن و تەنانەت تەمیلەکە بە خۆتە زانی بڕەکەی یەتە خوارەوە یعنی کەم بۆتەوانێت لە ڕاستیانی کە واتە بەگوێ ئەوانیش نەکراوە لەو میانەدا ئەم داخوازی ئێمە لەوەدا بوو کە هاوپەیمانان نەک تەنها لەم ڕووداوی لالەزارە لەوەی کە پێی ئەوترێ بەرتەسەکردنەوەی دیموکراسی ئازادی ڕادەڕبڕین بۆ خۆ دەزانی لە پاشەکشێکی گەورەیە بە پێ راپۆرتەکان هەر بە پێ ئەو راپۆرتانی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هەر بە پێی ئەوەی سنتەری میترۆ بۆ نمونە بە پێی راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕێکخراوە ناودەوڵەتەکان ئازادی ڕادەربڕین و بۆ ڕۆژنامە نووسان لە پاشەکشەیە بۆ هاو نیشتیمانیان گرتبوونەوە خۆپشاندانەکان گرتنی دەستە جەمعی هەموو ئەمانە سنوورەکانی ئازادی ڕادەربڕین کەم بۆتەوانێت بەشێکی ئەمەی کە ئەم دوو دەسەڵاتە ئەیکەنواتە لە هەردوو زۆنەکە نازین و خۆبادانە بە هاوپەیمانان ئەوان زۆر ئەمە زەقەکەنەوە چونکە بمانێ و نەمانێ ئەوە ڕاستێکی حاشا هەڵنەگرە لە بڕیاری 1680 هەتاوەکوی ئێستا ئەوەی حیمایی هەرێمەکە ئەوەی کە هەرێمی پاراستووە بە پلەی یەکەم هاوپەیمانانن ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەو دەوڵەتانی تر ئەجینە هەموو ئەو ڕووداوانی کە بەسەر هەرێمە هات چ لە هاتنی داعشە چ لە ئەو پەرەسەندنانی مالیکی و عەبادی و دواتر و ڕووداوەکانی ڕیفراندۆم و هەموو ئەوانی کە هەبووە و دەستێوەردانەکانی دەوڵەتە هەرێمایەتیەکان ینی هەرێم دەمێک بوو کوردواتەنی نەمابوو یان ئەم دۆخی ئێستای نەمابوو بەڵام تاوەکو ئەم ساتە وەختە هاوپەیمانان پاڵپشتی و پشتیوانیان بۆ هەرێم دەربڕیوە لەبەر بەرژەوەندەکانی خۆیان بەڵام لە بیرت نەچێت لە ڕاستیە هاوپەیمانان ینی لە سەروە و ئەو سێ چوار دەوڵەتە گەورەی کە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشن تێبینی و سەرنجیان بەقەدەر من و تۆ هەیە لە فۆرمی ئیدارەدانی هەرێم لانی کەم بۆ ڕای گشتی گەلەکانی خۆیان بۆ ڕای گشتی پەرلەمان و کۆنگرێس و موسساتی خۆیان ئەم هەموو خەرجیە ئەم هەموو مەسروفاتە کە ئەکەن لە هەرێمی کوردستانە بۆ چییە؟ ئەبێ لانی کەم لە ژێر دوو تایتڵە دیموکراسی لەم بەشەی هەرێمی کوردستانە ئەبێ ئەبووە لە گەشەکردن نابووە کە لە پاشەکشیایە دووەم ئەوەی کە پێوترە پرینسیپەکانی مافی مرۆڤ و ئەمانە کە ئەم دووشتە لە هەرێمی کوردستانە ئیترەمە من نەزانمەوە دەوڵەتانە خۆیان پێشێلکەری ئەمن دەزانین ئەمڕۆ ینی پشتیوانی لە دڕندەیەکی وەکو ئیسرائیلەکەن بەرامبەر بە قەتڵ و عامی غەزە بەڵام بتێو نەتێ ئەمانە بۆ ڕای گشتی و وڵاتەکانی خوان موسساتەکانی ئەمە پاسا و موبەڕێری هێزەکانیانەوە ئەم تەمیلانە و خەرجیانەیە کە لە باشووری کوردستانی سەرفەکەن ئەمەش ئەم بینجێ بە بەرچاوی هەموو دنیاوەکە ئەم هەرێمەش کە قەرار بوو بەشە دیموکراسیەکەی عێراق بێ نەک ئەوە نییە بەڵکەوە تا تەماشاکەین ڕۆژ بە ڕۆژ لەسەر هەموو ئاستەکان پاشەکشێ هەیە مامۆستا بەڕێز لە لیژنەی پێشمەرگەش بووی دوای ئەم ڕووداوانە پێشبین دەکەی قەت لە ژێر کۆنتترۆڵی پارتیوێکێتی هێزەمنیەکان ڕێک بخرێنەوە جەهر ئەو پێشمەرگنی ڕەنگەسە پێشمەرگە کەمترین تەداخلی تێدابێ ئێستا هێزی تایبەتی دیکە دروست بوون هێزار جۆرا و جۆرەکان جا بە پێی راپۆرتێکی دوێنێ چاودێری دارایی 332,000 هێز بە هەموو جۆرەکانی وە لە هەرێم هەیە قەت ئێمە دەبینە خاوەن هێزێک کە لە ژێر کۆنتترۆڵی پارتیوێکێتی نەبێ ئێستا خەڵکی دیکەش فێر دەڵێ بۆ بنەماڵی بارزانی تاڵبانی هێزیانەوێ بۆ من نەبێ خەڵکی تر نێ من وڵا پێم خۆش بوو ینی گفتوگۆی ئەم شەومان
ینی هەندێشتی نوێ باسکەین ڕاستە قەیرانەکان موچەیە ڕێکەوتنەکانی هەرێم و بەختایە بەڵام بۆی کە قسە و باسەکانمان دووبارە نەبێ بین ئەسڵی بۆ ئەم گەشتین بەمڕۆ بۆ گەشتین بە ئەمڕۆ لە ڕاستیە کە دووەمینیان حلول و چارەسەریش بخەینە ڕووی ینی تەنها ڕەخنە نەگرین و تەشخیص نەکەین بەڵکو چارەسەریش بخەینە ڕوو ئەو وەڵامی جەنابەت لە ڕاستیانی کە من لە ژێر دوو ناونیشانە وەڵامت دێمەوە یەکەمیان ئەوەیە کە ئێمە لە 34 ساڵی ڕابردووە مەبەستم لە ئێمە لە دەسەڵاتی سیاسی هەرێمە نەک من و تۆ ئەمەی کە بڕیار بەدەست بووە لەم وڵاتەدا لە 34 ساڵی ڕابردووە دەسەڵاتداریان کردووە نەک دەوڵەتداری جیاوازی ئەم دوانە ئەوەیە ئەگەر تۆ دەوڵەتداریت کرد لە یەکەم ڕۆژەوە تا ئێستاگە دەوڵەتداریمان کردایە موئەسەساتمان دروستە کرد دامەزراوەمان دروستە کرد حتا دۆخی هەرێمی کوردستان دەرکەوت بەم کابینانش بە دەم و چاوەکانیش ناگۆڕێ ئەحمە لابەری مەحمووبێنی ئەبێ سیستم دەستکاریکەی سیستم بگۆڕی موئەسەسات دروستکەی ئەگەر کامی بێنە لە ناو ئەم سیستمە گەندەڵایە ئیشی لەبەر ناڕات چونکە سیستمەکە یەک پارچە سەقەتە لە ڕاستیە بۆیە ئەمان دەسەڵاتداریان کرد دەسەڵاتدار چییە کە خەمی مانەوەیەتی لە پۆستەکەی خۆیە بە هەموو کلۆجێک هەوڵەدا بمێنێتەوە بە پشتیوانی ئیقلیمی بێ بەسەر کورتکردنی ناوخۆ بێ بە تێکدانی بەرەی ناڕازی بێ بە دروستکردنی علامەتی ئیستیفهام بێ و لەسەر خەباتی مەدەنی لەسەر هێزی ئۆپۆسیۆن بەو گوشارە نادیموکراسیانی کە لەسەر هێزەکانی ئۆپۆسیۆن کردویانە لە ڕابردووەدا بە درێژایی دەسەڵاتدار چییە کە خەمی گروپێکی بچووکێکی کە لە دەرو پشتێتی بەس تەنها ئەو گروپە بچووکە ڕازیەکە زۆرینەی میلەت پشتگوێ خات چونکە ئەم گروپە بچووکە پێی وایە بە تایبەتی کە لە هێزی چەکدارە بەشێکی زۆری خۆیە بینێتەوانێ ئەوەی تریشی لە میدیا و ئیعلامە کە بووقی بۆ لێدەن و تەنانەت شکستەکانی ئەمان وەکو دەستکەوت دەفرۆشنەوە تەنانەت مەقبولە یعنی خیانەتەکان پەلچێشکردنی سوپای بێگانە و سووری بەرلەشکری سوپای بێگانە بکەیتەوە بە دەستکەوتی نەتەوەی و شانازی نەتەوەی بە ڕۆژی مێژووی نایبەری تەمە لە فەرەنگی هیچ دەوڵەتێکی دنیایە نییە کەواتە ئەمانە دەسەڵاتداریان کرد ئەگەر دەسەڵاتداریان بکردایە دەوڵەتداریان بکردایە دەستیان لە دادگا وەرنەدەدا ئەگەر دەوڵەتداریان بکردایە ینی پەرلەمانیان بێڕۆڵ نەئەکرد کە ئەمڕۆ پێم وایە نزیکە بینەوە لە ساڵێک چینەوانە بچینە مانگیدا یعنی بیستیدا پاش ساڵێک و هی مانگێک و هەژدە ڕۆژی تر یەک ساڵە ئینتخابات کراوە بێجگەلەوەی کە 2 ساڵ بووە ئەم پەرلەمانە ماوەی بەسەر چووە بێ ئەوەی ئەم حکوومەتە لە چەندێکەوە کاکرد لە فیبرای دادگای فیدراڵی لە 6 یانزەی 2022 ماوەکەی بەسەر چووە لە 6 نا بەپێی ئەوەی کە لە یاسای هەڵبژاردنا هەیە پێی ڕێوی ناوخۆیە هەیە خولێکی پەرلەمانی چەنە بۆ 4 ساڵە لە 6 یانزەی 2022 ماوەکەی بەپێی بڕیاری مەحکەمەی ئیتیحادی لە مانگی 5 بوو وانە 5 2023 هەڵی وەشاندەوە بێجگە لەوانش یعنی کە تۆ کاتێک کە پەرلەمان والەیەکەی پەرلەمان بێڕۆڵەکەی حکوومەت لە دەی حوتی 2023 ماوە بەسەر چووە دەی حوتی 2023 چکاگەم حکوومەتە بۆ 4 ساڵیش هەڵبژێرایە تۆ 2 ساڵم حکوومەتە باکە ینی ئەمڕۆ من و تۆ کە دانیشین یەک دانەمانگە حکوومەت لەم ناو هەموو قەیرانێ کۆبوونەوەیەک ناکە کۆبوونەوەیەکی ڕیژ بەرهەمدار کە بۆ خەڵکی کوردستان ئەوە نەبێ باگبی تۆ کۆبوونەوەیەکیش نەکەیت لە سەفەر بووە سەرۆکی تۆ وڵاتەکەت پڕپڕە لە قەیران لە ناو شارێکە کە سلێمانیە شەڕێکی گەورە ڕوویداوە خوێن ڕژاوە لەولاوە هاوڵاتیان لە ماوەی 110 ڕۆژ زیاترە یەک دانە موچیان وەرگرتووە بێجگەوەی کە باز لە گۆڕانکاری و پڵانی ناوچەکە ئاکرێ ینی مەسەلەن باز لە پەرەسەندنەکانی جەنجی ئەمریکا و ئێرانە کرا کە جارێکی تر سەر هەڵباتەوانێ ئەمە هەمووی لە وڵاتێکە پێویستی نەک بە کۆبوونەوەی ئام پێویستی بە پێکەنانی ژوورە حاڵەتی تەواریە و ئامادەکاریە احتیاطاتە
بیخەیەوە پێش دوانە بێ مەسەڵەن هەڕەش و گوڕەشانی کە ئێرانی کاڵێم جارە جەنگ هەڵگیرسێتەوە تەنها ئیسرائیل و ئەمریکا بە ئامانج ناگیرن هاو بەشەکانیان لە منتیقەکە بە ئامانجەگیرێن ئەمە هەموو ئەمانە ینی کە مەبەستم لە چیە هۆکاری ئەم کێشانە کەڵەکە بووە تاوەکوی ئێستا کێشەکانمان لە 92 تاوەکو ئەمڕۆ کێشە سیاسی ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیری ژینگەیی پەروەردەی هەموو کێشەکانمان بەرهەمی ئەوەیە کە ئێمە هێشتا ئەو دابەشبوونی لە 64 هەیە ئاسەڵار و شوێنەوەرەکانی ماوە بە فیعلی 34 ساڵی ڕابردوو دەوڵەتداریمان نەکرد دەوڵەتداریمان نەکردنی هیچ گەژمی خۆش لە ریژنی پێشمەرگە ئیشت کردووە نەخێر یەک بەخرێت وزا بە هەموو جۆرەکان ئێستا ڕەنگە هەندێک خراپێتەوە چوارچی وەزارەتی پێشمەرگە بەس بەشی زۆر لە هێزە تایبەتەکان و هەمووی دابەش بووە سەر پارتی ویکێتی نەخێر یعنی نەک ئەمە ئەم هێزە ئەمنیانن یەک ناخ بەڵکو ڕۆژ بە ڕۆژ بە عناوینی جیاجیا هێزی نوێ دروست دەکرێت دووەم بە ناونیشانی جیاجیا دووەم ینی تۆ سیر کە لە کاک حەچیم 10 ساڵی ڕەبق هاتوانم بڵێم حکومەت نیمچە کەوتووە یان نەماوە 10 ساڵی ڕەبق یان کەوتووە بۆ پێم بڵێ بۆ لە ڕاستە لە 10 ساڵ لە 2014 حکومەتێک لە 2014ەوە دەیان موچەی خەڵکی لەلاوێت مەسیری ئەم موچانە دەستنیشان نەکات چی لێت ئەمەی ناوت ناوە پاشەکەوت ئەمەی ناوت ناوە لێبڕان ئەوەی ناوت ناوە گونجاندن ئەوەی کە هەر نەتداوە هەندێمان دووەم دەدانە ساڵی ڕەبقە تۆ پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانە ڕاگرتووە ئەمە جۆرێکی تر لە ستەم لە موچەخۆرەکرێ و زۆرێکی تر لە لێبڕین ینی لە هەر موچەخۆرێکی ئەم هەرێمە کە مافی شایستەی خۆیەتی کە پلە برزکردنەوەی بۆ بکرێ ئەوەش نەماوە زۆربەی فەرمانگەکانی حکوومەت تۆ بڕۆ یعنی دیقەت بدە لە ڕاستیە ئەو نەسری کە پێویستیانە بۆ ڕایکردنی کاروبارەکانی خۆیان ئەنجام نادرێت لە ڕاستیە ئێمە لەو ڕۆژانەیە گروپێک ینی کە هەمووی خەڵکی پسپۆڕی ئاو بوو دانیشتنیە کرا لە ڕاستە هەمووی پسپۆڕ ینی خەڵک کە ئێمەش لەو دەستەی پاراستنی سروشت و موچی سلێمانی لەگەڵیانە دانیشتین مەسەن یەکێک لەو کێشانە کە هەیە کێشەی ئاوی سلێمانیە بەڵێ پیسبوونی ئاوەکەشی کە ئەو ئاوەڕۆیانە یەتەوە سەری لە ناو شارۆچکەی دوکان تەسەورەکەی لە 2013 تاوەکو ئێستا 12 ساڵە داوای چەندەکەن 170 ملیۆن دۆلار 170 ملیۆن دۆلار بۆ ئەوەی شارێکی ملیۆنی وەکو سلێمانی کە خۆشیان نەڵێن ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردن نایە بەهۆی دروستکردنی ئەم هەموو سیتی و باڵەخانە نوێیە پێویستیان بە 170 ملیۆن دۆلارە بۆی ئەو ئاوەڕوانەی شارۆچکەی دوکان گەڕەکەەکانی شارۆچکەی دوکان و ڕیستۆرانت و مەطعەمەکان بێنە خوار ئەو بوەریەوە کە دێ بۆ ئاوی پیرقوربان ئاوەڕۆکان دەرکەن ئەو ئاوەڕۆیە دەرکەنە خوار ئەو بۆڕی کە ڕاستەخۆیەتە ئاوی پیرقوربان و لێەوە دێ بۆ سلێمانی و شار و شارۆچکەکانی 170 ملیۆن دۆلار 10 ساڵی ڕەبقە لە 2013 داوای ئەم بڕاکەن داوای ئەم بڕاکەن لە ڕاستیە لە کاتێکە فەرمانگە هەیە لە سلێمان ڕەنگە داهاتی ڕۆژانی میلیارێک بێ وانە کە لە کاتێکا تۆم هەموو داهاتە ناوخۆیت لە کاتێکا کە ئەوە ینی شارێکی گەورەی وەکو ئەمە خەڵکی پسپۆر قسە ئەمە قسەی خەڵکی پسپۆڕە ئەم معلوماتی کە منێڵەمی ئەوانە کە هەمووی لە بواری ئاوە یعنی دکتۆران هەیە لەگەڵ وەزیری ژینگەی عراقا قسەیان کردووە دانیشتنیان لەگەڵا کردووە کە ئەمە بابەتێکی حەیویە و ئەوان ئەو داەتانەی هەن کە لە ڕێژەی نەخۆشی سکچون و ڕشانەوەی مناڵان و بڵاوبوونەوەی کۆلێرا کە سلێمانی وا لە قەڵەمە درێکە بەهۆی مەوزوعەکە چییە؟ ئاوەکەیەتی لە ڕاستیە کە لە کاتێکە سلێمانی بە درێژایی مێژوو بە شارە جوانەکەی عراق ناسراوە لە ڕووی ژینگەیەوە کە شارێکی پاک و خاوێن بووە ئەمە چیە عنی کەواتە تۆ بۆیە وتم 10 ساڵی ڕەبقە حکوومەت نیمچە کەوتووە تۆ مۆزەف لە کاتی خۆیان موچە وەرنەگرێت تەنانەت مناوەبەی دەوامی فەرمانبەر یعنی بەشێک لە فەرمانگەکان ناتوانن حتا محاسبەی فەرمانبەرەکانی شام بکەن کاتێک هەمووی مناوەبەیە بە نوێرەیە دەوامەکرێ فەرمانبەر هەیە لە هەفتەیەکە 2 ڕۆژ دەوامەکە 5 ڕۆژ دەوام ناکە ئەوای بینی بینێکی تر ینی لە مانجینۆیا گەرموچە بۆ جۆرە پرۆژەکانە بەڵێ بەڵێندەرەکان ینی بڵاوبوونەوەی ڕێژەی بێکاری بڕۆ چەند وەبەرهێن ئیفلاسیان کرد چەندیان خۆیان کوژ لە سەتا چەندی پرۆژەکان هەمووی ڕاژیراوە تەنانەت وەبەرهێنەرەکان پارەی ئەمانات
ئەمانەت کە دایناوە بۆ پرۆژەکە تاوە بۆ پارەی ئەمانەتەکەی وەرناگرێتەوە بەشێک پرۆژەکەی تاوا کردەوە بەشێک لە سلفەکەی وەرناگرێتەوانێ کەواتە ئەمە پێمانەڵێ لە 10 ساڵی ڕابردووە حکومەتێکی لەرزۆک و شێوا و نیمچە کەوتومان هەبووە کاتێکە حکومەتێک ینی ئەم لەم سێ ڕۆوانێ ئاسایش خۆراک لەو لاوە خزمەت گوزاریەکان هەمووی بە نیوە ناچڵی کردووە لە ڕاستێت لە پەنای ئەوەیە کاک حەچیم ئەمە ڕاستیکی نمایانەکە کە حکوومەت خەزێنەکەی بەتاڵە لەو لاوە حیزب دەوڵەمەند بووە و لەو لاوە ڕێکخراوەکانی حیزب دەوڵەمەندن و ڕۆژ بە ڕۆژ دەستگای میدیایی سەر بە پارتە دەسەڵاتدارەکان ئەکرێتەوە تەنانەت کەسایەتی و بەرپرسەکان دەوڵەمەنە بن لە وڵاتەکانی یان ئەمە قەیرانێکی داراییە ئەبێ هەمووانمان بگرێتەوە بە ئاستی جیاواز هەمومان لە هاوڵاتێکی ئاساییەوە تا سەرۆکی هەرێم بگرێتەوە تا سەرۆکی وڵاتەکە بگرێتەوە دەیوانە ینی ئەمڕۆ ینی زۆربەی زۆری وەکۆڵێ شوێنەوار و ئاسەواری دۆخەداراییەکە لەسەر شانی خەڵکانی هەژار و کەم دەرامەت و توێژەکانی خوار و توێژی مام ناوە بەڕێز زۆر لە ناو خەڵک دەگەڕێیت و کەسێکی کۆمەڵات زۆر بەسەردانەوەوانە چی لە ناو خەڵک بەدی دەکەی سەبارەت بەم دۆخە بەبێ ئومێدیان ئەنی ڕوانیان بۆ ئایندە چی بەدی دەکەی من کاتێک هێندە خەڵکت بێ ئومێد بینی و یاخود ئومێدیش ماوە چۆنە کاک حەچیم ئەوە تایتڵی دوم بوو کە ویستم باسی کەم یەکەم ئێمە دەوڵەتداریان نەکرد دەسەڵاتداریان کرد تایتڵی دوم ئەوەیە کە لە 34 ساڵی ڕابردووە کۆمەڵگەیەکی زیندویان دروست نەکرد کۆمەڵگەی کە زیندوو بێ کۆمەڵگەی زیندوو کۆمەڵگەی باشووری کوردستان و هەرێمی کوردستان کۆمەڵگەی زیندوو چیە؟ کۆمەڵگەی زیندوو ئەوە پێناسەکەیەتی کە کۆمەڵگەیەکی هۆشیار کۆمەڵگەیەکی ئەکتیڤ و کارا کۆمەڵگەیەکە پرینسیپەکانی ئەخلاق و بەها باڵەکان ڕۆژ بە ڕۆژ گەشاکە کۆمەڵگەیەکە بە گەنج و لاو و پیریەوە هەر یەک ئەرک و مەهامی خۆی ئەزانێ کۆمەڵگەیە کە تایە خێزان لە چڵەپۆپەی ئیحتیمام پێدان و گرنگی پێدانیانی موسسەی خێزانیان وحدەی خێزان یەکەی خێزان کۆمەڵگەی زیندوو ئەوەیە کە توانای گەنجەکانی کە پێی دوای من ڕاپرسی نزیکەی لە ساڵ هەفتای خەڵکی باشووری کوردستان گەنجن تۆ ئەم گەنجا بێ ئیستیسماری تیا بکەی وە بەرهێنی تیا بکەی کۆمەڵگەی زیندوو ئەوەیە کە هاوڵاتیەکانی لە ئاست حەق و مافەخراوەکانیان بێنە دەن نەک ئێستا لە جیاتیەوە ئەم کۆمەڵگە زیندوو دروستکەی کۆمەڵگەیەکە دروست کردووە کۆمەڵگەیەکی ماندوو زۆر ماندوو کراوە حتا دەسەڵاتدارانی هەرێم بەو پەندە کوردیە مامەڵاکاڵێ مەرجی پیشان بدە بۆی بە تا ڕازی بێ مەرجیان پیشانی خەڵکدا بۆی تەنها ئێستا خواستەکەی لە موچایەکەم بۆتەوانێ ماندوو بەدەست خزمەت گوزاری بەدەست قەیران بەدەست بێئاوی بەدەست وشکە ساڵی بەدەست شەڕی گروپ و هێزە چەکدارەکان بەدەست دەستێوەردانی وڵاتانی ئیقلیمی بەدەست هەڵوەشانی خێزان بەدەست بێکاری ئەنواع قەیران کۆمەڵگەیەکی دابەش بوو ئەمە نەک کۆمەڵگەیەکی زیندوو دروست ناکە کۆمەڵگەیەکی دابەشبوویان دروست کرد هەرێم بەسەر دوو زۆنە دوو قەڵەم ڕەویە دوو حکومڕانیە یعنی ئەمەی ئەمڕۆ مەسەن دیبێتێک بەسرا لە سلێمانی لەسەر زمانی ستانداری کوردی تۆوەرە نەتوانی لە 34 ساڵە زمانێکی یەکگرتو دروستکەی بۆ خوێندن و بۆ نووسین و بۆ بواری کارجێڕی و لە بواری میدیاییە موسسات دروست نەکرد کۆمەڵگەیەکی کۆسکەوتوو کۆمەڵگەیە کە خەریکە لە ڕابردوودا ئەبڕێ ئەو کە پرسیاری کە جەنابەت کرد من بە حیاتی بەڕێز زۆر دەگەڕێت ینی کاک حەچیم ینی مەسەلەن ناڕەزایەتیەکە هێن زۆرە هەموو توێژەکان تەنانەت ئەوانەی کە ئەندام و لایەنگری پارتە دەسەڵاتدارەکانیشن لەبەر لێوەوە لە ناو مەجلیسە بۆ ئیعلام ناتوانن ئەوە بڵێن لە ڕاستیە هەندێکیان تەعبیری لێکەن بەڵام زۆربەی ناتوانێت ئەوە نەک خەڵک لە هەموو ئەو من بۆ خۆم لە وتارێکان نووسیم لە ڕاستیانی کە بەش بە حاڵی خۆم نیو سەدەم بیر دێ 50 ساڵم بیر دێ لە دوای هەرەسەوانێ لە دوای نسکۆی 75 هەتاوەکو ئێستا بە حیاتی کۆمەڵگەی باشووری کوردستان بەقەدەر ئێستا ڕەشبین ناومێت بێهیوا بێتاقەت شەکەت نەبووە لەسەر هەموو ئاستەکان لە ڕاستیە ناڕەزایەتەکەی هێن زۆرە ئیتر ئەوە هیچ یعنی لە ئینتیما بۆ نیشتیمان نەماوە و قەیران بە قەیران ئەسپێردێ و ڕۆژانە هاوڵاتی تاڵی و سوێری ئەم دەسەڵاتدارە بێباکانی بەڕاستی نۆشەکە
ئەمەی کە هەیە لە ناو ینی ئێمە کۆمەڵگەیەکی زیندومان دروست نەکرد کۆمەڵگەیەکمان دروست نەکرد کە بین لەسەر پێی خۆی ڕژبین داڕوخانی زیاتر یاخود ئومێدێکیش هەیە بۆ وەرچەرخانێک شتێکی بەدوادا بێ ئەمە طبعاً ینی کە ئێمە تەشخیصی ئەمەمان کرد لە ڕاستیەکە دەسەڵاتدارانی هەرێم دەوڵەتداریان نەکرد دەسەڵاتداریان کرد سڵتەوی بوون نەک خەمی دەوڵەت و ژێرخان و ئایندەیان ببێ دووەم کۆمەڵگەشیان ماندوو کرد بە مانای کەلیمە کۆمەڵگەیەکی مردویان دروستکرد نە کۆمەڵگەیەکی زیندوو ئەلێرە ئایا ئێمە بێت تەسلیم بەم قەدەرە بین بە هاوڵاتیتەوە بە نوخبە و دەستە بژێرتەوە بە حیزبە سیاسیەکانەوە بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بە میدیای پەیامدارەوە ئەم پێنج تەڕەفە ئەبێ ئەمانە ناومێت بن نەخێر ئەمە بۆیە ئەم ڕووداوانە ئەم فۆرمە خراپە لە حکومڕانی ئەمە نەک ئێمە نابێت ناومێت کە دەست بە کڵاوەکەی خۆمانەوە بگرین و بانەی بە نەک ئەبێ ینی سەر نەنینە ناو لمەکەەوە وەکو حشترمل بڵین چای خۆمان بنووکەنین کە چی ڕوەدا بەڵکو ئەبێ ئەمە ڕق ئەستورترمان کە بە مانای کینەنا ڕق ئەستورتر بەو مانایی کە وامان لێ بکە کە بکەوینە خۆ هۆشیاتر بینەوانێ طبعاً من لە ئەم پەڕ بۆ ئەو پەڕی بۆ هەموو ئەو توێژانە بە حیزبە سیاسەکان بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە دەستە بژێری سیاسی بە هاوڵاتی بە هەموو ئەمانە بە میدیاکار هەموو ئەمانە لە چوارچێوەی چی خەباتی مەدەنیانە خەباتی ئاشتی خوازانە ئەبێ بیرکردنەوە لە توندوتیژی ئەبێ لای ئێمە بەلای هەمومانەوە تەحریمی گەین ئەگەر ئەوان تەحریمی ناکەن دەسەڵاتدارەکان دوێزەکان لای ئێمە پێگەین بڕوا بکە پێگەین با گەڵ خاوەنداریەتی بکە با میلەت بێتە سەر شەقام با میلەت ئەم تووڕێی کە هەیەی ڕێکی بخە بعد لە زیادی ئەوەی کە دەسەڵاتدارەکان تەمە طبعاً ئەمە پیلانێکی تری دەسەڵاتە دێیانی ئەم خەڵکە ناڕازیە بە گەنجتەوە بە پیرتەوە بە فەرمانبەرتەوە فەیسبووکێکی هەیە شەوانە بە فەیسبووکەکەی خەریکە دوو کۆمنتە نووسێ وتارێک دابەزێنێ و ئەمە هەموو تووڕێیەکێتی بەڵام کە ئەڵەی سبێنێ سەعات دەخۆ پیشاندانە بینیت لە ڕاستیە هزار کەس ناتوانێت لەوێ بێ ژمارە ئەوەی ڕاگەیان کارەکان زۆرترە لە ژماری ئەوانی کە بەشداری خۆپشاندانەکەن نابێ میلەت ئاوا بیانی میلەتێک کە بۆ مافی خۆی بێتە دەنگ کاکە بۆ مافی خۆی بە ئاشتیانە بە مەدەنیانە ڕێگا چارەکە ئەمەیە کە پێوترە عیسیانی مەدەنی تەنانەت بۆ ئەوەی کە تۆ دەسەڵاتدارە ڕاستی شکەیتەوە ڕاستی کەیتەوە بە خەبەری بێنیەوە ئەگەر ئەم میلەتە یەک پارچەیەتە سەرشەقام ناڕزایەتی دەرەبڕێ دەرگای دوکان و بازار دائەخرێ ئۆتۆمبیلەکانمان لەو سەرشەستیانەی هەولێر و سلێمانی و دوهۆک ڕائەگرین و یەک هەفتە هەر یەکەمان بەشی هەفتەیە زەخیرەمانێ یەک هەفتە لەسەر مافەکانی خۆت بێرە دەنگ ناکرێم هەموو ڕووداوە ڕیشی مەلاب سووتێنرێت تۆ تەماشاکردبی شەق لە مامەسا هەڵگرێت تەماشاکردبی ڕۆژنامە نووس لە ناو باوەشی دایکێت تیرۆر بکرێت تۆ تەماشاکردبی دەوڵەتە هەرێمایەتەکان بە ئارەزوی خۆیان دەست لە کوردستان وەرگن و سەربازگە و مەعسکەرەکان و سنوور بەزاندنەکانیان زیاتر بێت تۆ هەر تەماشاکاربی بۆ هەموو ئەم شتانە لە ڕاستیە میلەتێک ئەبێ میلەت خۆی خاوەنداریەتی کە کەواتە ئێمە ئەم ڕووداوانە ئەمە لە چیایە ئومێد لە چیە نەک ڕەشبین نین نەک ناومێد نین بەڵکو گەشتبین نین بەوەی کە یەکەم ینی ئەم میلەتی ئێمە بێ ڕۆژ بە ڕۆژ چاوکراوەتر بێ هۆشیار بکرێتوانێەوە ئەرچی ڕۆژانەمانە دووەم دەرخرا لە ڕاستیە کە دەسەڵاتدارەتی کەسی خۆی ئەوێ کەسی شیاوی خۆی ئێوە بە هەموو کەس ناکرێ دەرکەوت کە مێژوو شەفاعەتە بۆ ناکە ڕابردووش بۆت ناکە تۆوەرە ئەم و زەوتوانایی کە هەتا وەرە لەم و زەوتوانە جوانە بتوانە ئیدارێکی سەرکەوتوو دروستکە کەواتە ئێمە بێ میلەت خەینەوە بەردەم ئەم خاوەنداریێتە جاری وایە حتا کاک حەکیم لێم قبول کە ئەمە ینی کە بۆی کە جاری وایە ینی دەرکەوت بە هەندێک فۆرمی حیزبە سیاسیەکانیش نیانتوانی مەسەلەن کە بەداخەوە بۆ نمونە ئۆپۆسیۆن ئەگەر بێت و بەرەیەکی یەکگرتوو بوونایە ئەبێ ئەم جارە لە ڕاستی خەڵک خۆی بێت خۆی بک بە خاوەنی دۆز و قەزیەکەی خۆی ئەگەر هێزەکانی ئۆپۆسیۆن تەنانەت لە ناو ئەو هەموو قەیرانەیە ناتوانن بەرەیەکی یەکگرتوو دروستکەن خەڵکە بێ خۆی خاوەنداریەتی ئەم مەسەلێ بکە بۆیە ئێمە پێمان وایە ئەم دۆخە خراپەی کە باسمان کرد کە بەرهەمەکەی ئەم قەیرانانەیە کە هەیە کە کەم و چە دواکەوێت کە باجەکان لەسەر خەڵک قورسترە بێ بەرهەمی
حکمڕانیەکی خراپە بەڵام بەرهەمی ئەم لەشدا هێزرانەی گەلیشە کە ئەبێت جارێکی تر ڕاستی بکەینەوەش. پێنج خۆرەکمان ماوەسە بە کوردی سپاسەکەم چەند پرسیارێک تر بۆ حکوومەت و پەرلەمانی داهات و هیچ دیارەکەی دەست بەکار دەبن؟ پێم وایە کەوێتە دوای هەڵبژاردنەکانی عێراق چونکە هەوڵێکیشە بوو پەرلەمان بۆ مانگین و ماوەسا هیچ ئازانی چۆنە کاک حەکیمجیان ینی تۆ ئەمە یەک پاکێجە یەک پاکێجە ینی بەداخەوە کە بۆتە یەک پاکێجە وایە ینی بەڵام تێڕوانینی ئەمان ینی پۆستەکانی بەغدا لەگەڵ پۆستەکانی هەرێمی کوردستان و ئەو تەڵەبیاتانی بۆ نونێچێتی نیشتمانی کوردستان کە پێداگریەکە لەسەر ئەنجومەنی ئاسایش لەسەر وەزارەتی ناوخۆ لە هەندێک دەستکاریکردن ئەمە هەمووی پێمانەڵەیەگە پەرلەمانیش وەکو 2019 نییە مەسەن 2019 پەرلەمان تەفعیل بوو بە شێوەیەکی کاتی هەتایەکێتی هات لە مانگی دوا تەفعیل بوو یەکێتیەوە بوو لە مانگی 5 و 6 هات سەرۆکایەتی پەرلەمانی وەرگرت و حکوومەت لە دەی حەوت سوێنی خوارد ئەمە پێم وایە من ئەکرێتە دوای هەڵبژاردنەکانەوە. بەڵێ پەیوەست بە چارەنووسی هەرێمیش چۆن دەبینیت باسی گۆڕانکاری دەکرێت بەم بارودۆخ بەو بێدامەزراوەیە بەو بێمتمانەی کرد لە بینی خەڵک و دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەیە؟ ئەمە بڵێ دوو ڕووی هەیە کاک حەکیمجیان ینی ئەم گۆڕانکاریانی کە متەوەقع و بەراییەکانیشی دەرکەوتووە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕووەدا ینی دەرفەت یەکتایە بۆ کورد لە ڕاستیانی کە مەسەلەن بۆ نمونە ئەگە پرۆسەی چارەسەری ئاشتی لە تورکیا هەنگاوەکانی بچێتە پێشەوە ئەوە لەیە پارچەیەکی کوردستان ئەکەوێتە سەر پێی خۆی ئەمەی کە ئێستا لە ڕۆژ ئاوایە هەیە مەزڵوم عەبدی و ڕۆژ ئاوا و ئەوە ئەگەر لێگەیشتن لەگەڵ حکوومەتی سووریا ببێ ئەمە پارچەیەکی تریش لە ڕاستیا نەجاتی بوو لە ڕاستیا. ئێستا ئێرەی هەرێمی کوردستانیش لە ڕاستیا لەواتە لە مەشهەدە گەورەکەیە هەرێمی کوردستانیش پنتێکە جێگەی گرنگی پێدانە بەڵام ئەم دەرفەتە بەسراوەتەوە بەم دۆخە ناوخۆیەوە چونکە دەرفەتیەتە پێشەوە بەس کە تۆ جهودت نەبێ هەوڵت نەبێ خۆت بۆ ئامادەکردبێ دەرفەت بەتەنێ بەس نییە بۆیە ینی ئەمە ڕووی دەرفەتەکەیەتی کە ئەتوانی تۆ بیقۆزیەوە بە ساڵحی خۆت بەڵام ئەو ڕۆی تریشی هەیە کە ئەگەر خۆت هیچ لە بارانە بووە ئامادەکاریت نەکرد بوو ئەمریکا هەشتا لە بین چێ هەردوو ئەگەرەکە واری دەبوو هەرێمی کوردستان ئەو پرسیار سپارت بە موچە بە کوردی سوپاس دەکەم کەمتر لە دووخولک کێشی موچ هەر بەردەوامان ڕێکەوتنە سەرنەوت کراوە نەداهاتی ناوخۆ ئەم مانگەش نەرمیەکە بوو بۆ ناردنی موچە چیرێ چاوەڕێ دەکەی ینی ئێستا و موچەی مانگی 6 هاتووە بە حساب دەدرێت ئەی موچەی مانگەکانی تر ینی ئەوە ینی ئەویش ناڕوونە ینی بۆی کە چکە بۆ ینی ئەمەش بجێڕینەوە بۆ پشکەکەی کە پەیوەندی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە هەیە پێداگری ئەوان و ئاسانکاری ئەوان بۆ ئەوەی موچە لە کاتی خۆیان بێ بەداخەوە لە ئاستی پێویستانیە ئەوانەی بەخاش یاریێکی ناشرینمان لەگەڵاک هەر لە دوێنەوە ئەمڕۆە تۆ کە ئەمڕۆ 390 ملیاری کانێری دوێنێ 600 بۆ بە یەک گوژمە ناینێری ینی ئەمانیش ئەوەی کە لە بەغا هەن من فەقێکەوتی لە دەرگاکەوە هەتاوەکو ناو میحرابەکە هەمویان ئاوان ئەمانیش بەڕاستی ڕاست ناکەن لەگەڵ هەرێمی کوردستانە دیارە لە هەرێمی کوردستانە خەتابار چییە ئەوان دێ عقوبەی میلەتەکەی پێتن بۆیە بەداخەوە لە ڕاستیە ینی هەنگا و ڕەفتارەکانی حکوومەتی کاربڕێکەری هەرێم لەگەڵ هەنگا و ڕەفتارەکانی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی ناوەندی بەداخەوە لەوەیان نین کە گەشتبینیەک هەبێت لانی کەم ئەکەوێتە دوای هەڵبژاردنەکانی خولی داهاتوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەر ڕێکەوتنێک بکرێت ئەگەر ئەکەوتە دوای ئەوە ئەگەر گۆڕانکاری و باهۆزەکە ڕوونەدات باهۆزە گەورەکە لە عێراقیش و لە ناوچەکە لە عێراقش ڕوو بە هەرێمیش ناگرێتەوە بەدڵنیایەوە ئێمە بەشێکی ینی لە عێراق لە ڕاستیە چۆن ینی ئەم پڕیشکە چوەک دەوڵەتانی هەرێمایەتی و دراوسەکانمان چۆک و عێراقیش خوانەخواستە بەر هەرێمەکەی ئەوە خەفەتە لە ڕاستیە کە تۆ ئەمە بەڕێوەیە بەڵام تۆ لەشدا هێزراوی شەڕەگەڕک و شەڕەشارەکە هێشتا سپاس دەکەین مامۆستا بەکارهاتنی سپاس بۆن دەکەین سپاس ببینی ڕای بڕا سپاس باوکارانم خواتان